ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پاتێتی علاقاتەکە براتێن. سڵاوتان لەبێ بەڕێزان و ئەم کاتتان باش خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆ چوونەکانتان و قسەکردن لەسەر تەوەرێکی تری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. بەڕێزان ئەمڕۆ باس لە هەندێک کێشە دەکەین کە پەیوەستن بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان هێرەمی کوردستان. ئەویش هەندێک لەو کێشانەیە کە پێشتر پێی دەوترا قەیران، بەڵام لە ئێستادا لە ڕاگەندەکاندا ئەوەی کە دەیبینین ئەم قەیرانانە باس ناکرێن بە شێوەیە کە پرسی درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێم و پرسی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان بۆ 2 مانگی تر یاخود ئەم پرسە سیاسیانە وای کردووە کە هەندێک لەو کێشانە لەبیر بکرێن لە ڕاگەندەکانداوە باس نەکرێن و لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە دەیبینین لە واقعەکەدا لە ئێستادا لایەنی پەیوەندیدار قسە لەسەر ئەو کێشانە ناکە. دیارە نمونەی زۆرن ئەو کێشانە، بەڵام چەندانێکیان باسکەین. قەیرانی سوتەمەنی یاخود بەرزبوونەوەی نرخی بنزین لە بنزینخانە هەولێرەکانی هەرێمی کوردستان، لەگەڵ ئەوەدا دواکەوتنی پێشینەی خانوبەرە، دواکەوتنی پێشینەی هاوسەرگیری، دواکەوتنی موچەی هەندێک لە وەزارەتەکان، نەبوونی پارە لە بانکەکاندا. ئەم هەموو کێشەی لە ئێستادا کە وەک پێشتر پێی دەوترا قەیران ئەزمە، بەڵام لە ئێستادا جۆرێک لە لەبیرکردنەوەی هەیە لە ڕاگەندەکاندا لە لایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە. لێدوانێک نییە، هەنگاوێک نییە تا ئێستا و هیچ هیوایەک نییە بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانانە لە ئێستادا. بە جۆرێک کە هاوڵاتیان هەندێک جار، زۆر جار نەک هەندێک جار بیستومانە دەڵێن فلان قەیران ئەمە تەنها بۆ سەرقاڵیکردنی خەڵکە و هیچی تر، یاخود فلان کێشە ئەمە تەنها بۆ ئەوەیە کە خەڵک پێوەی سەرقاڵ بن و ئاگاداری هەندێک کێشە نەبن. بەڵام بەڕێزان تا ئێستا هەندێک لەم کێشانەکە پەیوەستن بە ژیانی ڕۆژانی هاوڵاتیانەوە. ڕۆژانە هەر لەم پرۆگرامەدا چەندین بەشدار بوو بە سەرنجی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک یاخود بە پەیوەندیکردن گلەی دەکەن لەوەی کە هەندێک لەو کێشانە چارەسەر نەکراون، وەک پێدانی پێشینەی خانوبەرە، پێدانی پێشینەی هاوسەرگیری کە ڕەنگە لە ئێستادا نزیک ببێتەوە لە ساڵێک کە دواکەوتووە ئەم پێشینانە، بەڵام لایەنی پەیوەندیدار لە ئێستادا هیچ وەڵامێکی نەبووە و وەک پێشتر دەوترا هەندێک لەو کێشانە پەیوەندیان بە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا هەیە. بەڵام لە ئێستادا دوای ئەوەی کە جۆرێک لە ئارامی و جۆرێک لە چارەسەر بینرا دوای سەردانەکەی نوری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق بۆ هەولێر، بۆ تا ئێستا کێشانە چارەسەر نەکراون. ئایا دەکرێت بڵین پرسە سیاسیەکانی هەرێمی کوردستان وەک درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی و پەرلەمان وای کردووە کە ئەم قەیران و ئەم کێشانە لەبیر بکرێن، بەتابەتی لە ڕاگەیەندەکانیشدا کە دەبینین لە ئێستادا زۆربەی ڕاگەیەندە کوردەکان سەرقاڵی پرسە سیاسیەکانن، هەندێکیان سەرقاڵی هەندێک پرسی سیاسی وڵاتانی ترن وەک ڕووداوەکانی وڵاتی مسر. بەڵام ئەم کێشانە ئایا گرنگ نین بۆ هاوڵاتیان؟ ئایا ڕۆژانە ئەمە پرسێکی گرنگ نییە بۆ ئەوەی کە هاوڵاتی بزانێت چارەنووسی خۆی چییە و بزانێت کە کێشەیەکی ئاوا گەشتووە بە کوێ چارەسەرکردنی و چی دەکرێت بۆی و کەی چارەسەر دەکرێت، لەگەڵ ئەوەی کە ئێمە بەرەبەرە کۆتایی ساڵ دەچین و بۆجێی ئەم ساڵیش وەک پێشتر کە پەسەند کراوە تا ئێستا ئەم کێشانی چارەسەر نەکردووە. بەڕێزان کەواتە تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەی خۆتان تایبەتە بە دواکەوتنی چارەسەرکردنی ئەو کێشانەی کە پەیوەستن بە ژیانی هاوڵاتیانەوە لە هەرێمی کوردستان و هۆکارەکانی و چی بکرێت بۆ ئەوەی چارەسەر بکرێن. بێگومان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک وانەشانی facebook.com/naliatv ڕاوتی بنووسەرنجەکانی خۆتان بنێرن، هەروەها دەتوانن لە ڕێگەی ڤیدیۆ سکایپەوە بەشداری بکەن لە پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. یەکەم پەیوەندیمان لە هەولێری پایتەختەوەیە، پەروین لەگەڵماندایە. سڵاو لەبێ پەروین، زۆر سپاس دەکەین پەروین خان، فەرموو. برا بەڕێزم بەنسبەت تەوەرەکەتەوە کێشەی خەڵک کوا کامە چارەسەر کراوە، کێشەی ئەو خەڵکە کواهی خوێندکاران، کواهی کرێتی، کواهی پێشمەرگە، کواهی کەم ئەندام، ئەو خەڵکە هەمووی ئەناڵێنێ جاری هەر لە هەوڵی ئەوەن تێ بچێتە سەر کورسێکە، بۆ لە هەوڵی ئەوە نین ئەم هەموو فەقیرە لەو شارەیە هاوارەکە، ئەو هەموو خوێندکارە و هەموو کەم ئەندامە هەمووی هاوارەتی جوابی کەس نادەنەوە. ئەمە بەس جارێ شەڕە کورسیە. من لێرەوە بە هەمویان ئەڵێم ئەوەی کە مافی بەشەر بێ نییە لەم شارەیە،
نییە هەموو بۆ پارەیە هەمووی ڕاکەڕاکەی ئەوەیانە کورسیەک هەبێ لەسەری دانیشین هەندێک بخۆن بەسە چەند ساڵای خۆن دەبەستیتر خۆ بەوە شتێتان نەخوارد دەبەسە بەیەکێکی تر دەبلانی چیمان بۆکە یا ئەمان خاتە ژێرگریا شتێکمان بۆکە ئەمە ژیان ئەم خەڵکێکایە هەموو دنیا. سپاس بۆ پەروین خان لە هەولێرەوە لە ئاکرێەوە کاکیوا لەگەڵماندا. فەرموو کاکیوا. دەمێتە بۆ برە زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش کاکیوا. دەستخوشە بۆ ڕۆمێتات کەم تەوەرێتە گەلێک سپاس کاکیوا. کەرەم کرد. سەبارەت ماوەیە درێژکردنەوە سەرۆکی هەرێمە بوو دوو ساڵێتی ئەم دەستخوشە فڕۆکسۆرە کوردستانی بکەن کارێکی بۆش بوو. بەڵێ. سەبارەت تەوەرێتەش برەوە خالکێ ما دوێت حکوومەتە مەتڕوژەکە دۆ قەسرێکی ئەوەکەت بۆ هەر هەوڵەتێکی یەک ڕۆژە قەسرەکە هەر ڕۆژ قەسرەکە ئەس دەبێت خۆشکە پەروینەوە هەولێرێ بلۆ سەحکەتە هەولێرە 2003 بلۆ سەحکەتە هەولێرە 2003 ئەوە هیچ لۆ نمونەوە یەک بۆشت حکوومەتە هەرێمێک کۆچی کردیا چ نەکردیا. بەڵێ. بەس ئەمێ زۆنێ حکوومەتە هەرێمێ تایبەتی گەلێ کورد گەلێک دوژمنێت هەین بلۆ دەوروبەر بیتن بلۆ بەغداد بیتن مۆنێتیۆمە سەبر هەبیتن پیش بچ ئەمریکینی حکوومەتە هەرێمێ هەل خزمەت گوزۆریۆ بگرێ هەل ڕەخێ ئۆڤەتۆنیە بگرێ ڕێگۆگۆنە بگرێ هایبیت نییە کە ئێتیم و کۆزە هەیە تایت بەس ئینشەڵڵا پشت خۆدی ئەوی چۆرە سۆر بن. سپاس بۆ کاگیوا لە ئاکرێەوە لە سلێمانیەوە کاک هۆشمەند لەگەڵماندا. فەرموو کاک هۆشمەند. کاکە شوانجان زۆر سپاس دەکەین کاک هۆشمەند. فەرموو بەڵێ. خۆش بۆ بەرگە برابە ڕێزەکەم. زۆر سپاس دەکەین. وەڵاو برابە ڕێزەی پێی وایە ئەم خەڵکەی کە کەس و کەسابەت دەکا و خان و گوزەرانی خۆی باشە لەوەیە حکوومەت هێرێمەوە دوو حیزبە دەسەڵاتەیە من ناڵێم حکوومەت هێرێمەوە هیچ پێی وایە باشە حکوومەتێ 23 ساڵ تەمەنی بێ ناتوانێت جادەیەقیرکە جادەیە قیرەکات ئەبێ 6 جار هەڵی کەنێتەوە مەش حاڵی کارەبا و ئەو پەرلەمانتارێکیشانەوە 3 بەرمیل لەوتیان ناوێنێتەوە 3 بەرمیل لەوتەکە بە چ لە زاربوومنەت نەکەن بە سەرمانە خۆیان نەزان چەند تەنکەر و بە بۆریژەوە نەقلیەکەن بعد باز لەوە بکەن پێم وایە دەرۆکی هەرێم هیچ چارەسەرێکی پێ نەبوو بۆ ئەم قەیرانە بە هیوایە بچێت لە بەخا قەیرانێکی دروست کات و من داوای لێ یەکەم دڵنیا بێ لەوە خەڵکی کوردستان زۆر پڕا داوای لێ یەکەم گەڕێن بە دوای چارەسەرە داوای لێ یەکەم بگەڕێن بە دوای چارەسەرە دڵنیا بە لە میسر خراپترمان بەسەرێت حزب و ئۆپۆسیۆنیش داوایان لێ یەکەم لەمە زیاتر دان نەگرن بەخۆیان چونکە قەیرانەکان زۆر کۆڵتر دەبێتەوە لە مەساڵحی هیچ لایەک نییە و لە مەساڵحی فەقیریش نییە کاکشوان داوا لە سەرۆکی هەرێمەکەم چیتر کێشەکە. سپاس بۆ کاک هۆشمەند لە سلێمانیەوە بەڵە بەڕێزان پەیوەندیکتر لەگەڵماندایە. کاگەژار لە زاخۆوە فەرموو کاگەژار. زۆر سپاس دەم باش بێت. زۆر سپاس دەکەین کاک هەژار فەرموو بەڵێ. برا ئەسخەت بینم قەیرانە کوردستانی ڕۆژ بۆ ڕۆژێ و سعات بۆ سعاتێ ساڵ بۆ ساڵی پێشبەترشت یعنی کوردستان هەندیا بێت گۆڕینێ کوردستان قەنەعەتا من یعنی بەری خەڵ بێت پانزین دەریشان ساڵا 400 دینار بی ئەمریکا خۆ 1000 دینار دای کریا خۆی 200,000 بی ئەمریکا بی 400 5 دلاریش مشکلی دست اول پارا بدد یا دوی ما وقتی به سرک بازنه می مرش بود سال مزید کن علی باشه سرک بازی بعد چی کنه حتی بشه وقت سال مزید کن ما او عند طالما ما نود سرک او نوی نوی خونه نیست خالق نشوی ده برای من او دنگی میش دی عند طالما دی بوش سرک بازی زید کن 2 سال دی ما نبت سرک قیمت 6 ما بکد حتی بشه بود سرک قیران روز بروجه سال به سال پتراش زیاد بد داعینا بد وان سریده بکن. ام هیچ سرک بازاری که خمرش نکرد بو بندن چرا؟ سپاس بۆ کاگەژار لە زاخۆوە لە هەولێرەوە پەیمان لەگەڵماندایە. سڵاو لێ بێ فەرموو. زۆر سپاس دەکەین. سلام. بەڵێ پەیمان خان. داواکاریم لە حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ فەرموو پەیمان خان بەڵێ. من چۆر کەم ئەندامم هەیە تا ئێستا مەعاشێکی بەتەواوەتی نەداوەتە ئێمە. چۆر منداڵی کەم ئەندامم هەیە. حتى ئێستا ئەو دزیە دەکرێت بەس تاکەینی خۆزگەم بە سەدام حوسێن فەلا حوسێن شە لەوەندەی کردووە ئەتەکەینەوە بەش ئەو کورسیە تاکەینە دەیکەن ئەتەکەینە ئەو دزیەی دەکەن عیب نییە چاکەم ئەندامم هەیە لە خەڵێک ئەتەیتە مەعکرێت چیمە پیاوم عەمەلەیە ئەتەیتە کرێکەشم پێ نادرێت لە خان و دەرم دەکەن بۆ حکومەتی هەرێمی کوردستان هر اون دم دیگه کت زیکن نکرید بس خواه پر نکن یلا خواه کنه زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت کاکە جوان لە بریتانیاوە لەگەڵماندایە سڵاو لێ بێ فەرموو
والله داواکاریەکەم لە ئۆپۆزیسیۆن هەیە بەڵێ فەرموو ئەمیان بێنە سەر جادێ و بەخوا بڵێنەڵێن 2 ساڵی کەش مەسعود بەرزانی نەک 2 ساڵیکە کاکە من لەلایەن خۆمەوە 5 ساڵیکەی دەدەمێ ئەو ناڕوە هەتا پارەی ئیبراهیم خەلیل و نەوت و داهاتیان لەبەردەست دابێ ناڕۆن تێریش ناخۆم مشکلەکان ئەوەیە بۆ نمونێ ئێستا ئێمە بینەوە کوردستان چی شێک بکەین ببینە چەکدار بەچەندێک بە 500,000 هەی بۆ کرێخان و هەی بۆ بژێوی ژیان بەخوا ژیان نێن لە کوردستان داواکارم لە خەڵک و لە ئۆپۆزیسیۆن بێنە سەر جادەیجا چ بە چەک بێ چ بە شەڕ لە ناوی بەرنوتەوە کاکە جوان بۆ پێت وایە ئەوە چارەسەرە لەم دۆخی ئێستا هەرێمی کوردستان ئەگەر بە چەک بێوە خۆتەڵی بۆ ئەمە پێت وایە ئەمە چارەسەرێکی گونجاوە بۆ کێشەکان بەخواجا سەرۆ کوتێتی بۆ خۆمان بە خوێن هاتووی ینی هەموو بیرمان دێ ئێستا ئەمەگە ڕاستی بڵێن دەڵێن لەگەڵ گۆڕانن ئێستا سەدەهان لانگری پارتی ئێستا منەوە قسە دەکەم دەڵێ کەناڵەکەی ئێوە سەر بە گۆڕانە یعنی ڕاستی بڵێ ئەو ڕاستی لە کوردستان تاڵە بەڵێ ئیلا بەوان هەڵا بڵێ بای ئەوەش نەماوە ئەوان بۆ خۆیان دەڵێ ئەمە بە خوێن هاتووی بەڵێ سپاس دەکەین زۆر سپاس بۆ بەشداریکردنت کاکە جوان لە سەرۆڕی کۆمەڵایەتی فێسبوک بەڕێزان نازممانیان زیوێتی دەبوو ئەو پرسیارە ئاڕاستەی لایەنی پەیوەندیدار بکرایە بەڵام ئەوەش جێداخە کە پلانێک و بەرنامەیەک هەیە بۆ نەهێشتنیان ئازاد سلێمانی دەڵێت بەخوا شتێک نییە بە خۆڕایی هەموو شت بەپارەیە کارەبا بەپارەیە زەوی بەپارەیە خواردن بەپارەیە ئەو بەپارەیە بەس ئەو هەواکەی بێپارەیە ئەویشی خوایە هۆشیار هۆگر نووسێتی موچە بەرزەکان و خانشینی تایبەت 5600 کەسن لە کوردستان ئەگەر کەمترین یان 3 میلیۆن بێت واتە ماگانە $25 ئیتر پارە لەکوێ بەشی پرۆژە و دامەزراندن و سلفەکانەکات هەروەها ئەمین مستەفا نووسێتی هەر پارەی هاوسەرگیری و خانوبەرە دوان ناکەوێت بەڵکو پارەی هەموو پرۆژەکان دوا دەکەوێت تەنانەت ڕاتبیش واتە موچە جگە لە موچەی دەستگا ئەمنەکان نەبێت چونکە بودجە و پارەی ئەم وڵاتە لە دەست حکوومەتیەکی ڕاستەقینە نییە بەڵکو لە دەستی چەند کەسێکە و لە کاتی ملمیانەی سیاسەکاندا وەک گوشار بۆ یەکتری بەکاری دەهێنن خەڵکیش باجەکەی دەدات کارزان لە سلێمانیەوە فەرموو کا کارزان کاکە باش بەڕێزەکە زۆر سپاس دەکەین کا کارزان قوربانگیان وڵی من داوا لە بەرپرسانی ئەم وڵاتە ئەەکەم هێنە سەر تەلەڤیزۆن ناوی دیموکراتیش ناشرین نەکەن کە نازانن دیموکراتی چییە بۆ باسیەکەن یعنی هەڵبژاردن و یعنی بازاڕیادا ئەوان کۆمپانیەکان نیشانداگرەوە خەڵک هۆشیار بووە لەوەی کە ئەم هەموو کۆمپانیا سیارانەی بەبێ زەمان و بیمە ئەیەن لە ئەم وڵاتە ئەم هەموو دەرمانە ئەو هەموو کۆمپانیای نۆکان و جیهان و خەڵک تێگەیش لەوەی کە تەنانەت زانکۆ ئالەکان نیشان داگیر کرد کاکە یعنی خەڵک تێگەی لێیان باسکە من بەس پرسیار ئەوە ناکەم کاتێک کە هێنە سەر تەلەڤیزۆن بەس باسی دیموکراتی نەکەن ئیتر قەی ناکە هیچ شتێکی کە کام وڵاتی دیکتاتۆرە وەکو ئەمان ناکا لە خەڵک خەڵک کوێر ناکا خەڵک داماو ناکا خەڵک دەلیل ناکا کۆیلەی ناکا بەپارە بەس ئەمان خەڵک کۆیلە ئەکرد بەپارە کان لێکەم تااقەتیشی نییە نە فەیسبووکەیتەوە نە تەلەڤیزۆنکەیتەوە هەر سپاس بۆ پەیوەندەکەت لە هەولێرەوە کاکارزان لەگەڵماندا فەرموو کاکارزان ئەلۆ کاتۆ باش هەموو کاتێکت باش کاکارزان فەرموو بەڵێ خۆشی بەنامەکە لێ دەکەم براجان زۆر سپاس دەکەین بەنسبەت تەوەرەکەت بەڕاستی ینی ئەو ملەتە نازەما و حیزمانە ئەو ملەتی هەردە خەڵکێنن ئەو خەڵکە غەشین نییە هەتا کەی خەڵکی هەردە خەڵکێنن تا کەس کەی درۆ بە خەڵک دەکەن ینی عیبە لە بۆیان کاک مەسعودا جەماعەتیەشێتیە يعني أول شيء كدبوات بسبان ومالك وين كملت يكش نويت ملت خلص أو إسباني نويت مكاك بابيسنو بابسنو مالك وين دانيش بخل كان شنو يرزان بس هكاكي بعد ديمقراطية ده كان ديمقراطية كل لا يوانا هيا ديمقراطية لا صدام حسين يهبوا أو كاتش هاي كبيرون مامبو بس لا يوانا نيا وأنا بس خلص يدخل في خلص يترسين نوا وشتا يوانا كذا نفس الدروات اللي فان لبوا زاقوي كذا زاقوي وإذا هوليرك يا هذه نفس الغازمانية وبس ديمقراطية كنا وانا في ديمقراطية لا وانا يا أنا بس وين سپاس بۆ کاکارزان ڕاوچی حەسەن نووسێتی بەڕاستی نازانم هەتاکو کەی دەبێت زۆرینەی هاوڵاتیان
بەدەست کێشەکانەوە بناڵێنن سەرڕای ئەوەی من پێم وایە کە ئەمانە یەکێکن لە کێشەلاوەکیەکان واتە ئەو کێشانەی کە هەن. ئەحمەد یاسین خۆشنا و نسویەتی لەبەر ئەوەی حکوومەت پلانی پێشەکی داناڕێژێ لەگەڵ بوونی چەندەها کەسی زیرە کە دەتوانن پلانی تۆکمە دابڕێژن چونکە بوار بە کەس نادات کە خزمەت بە بوارەکانی ژیان کات خۆیان هەموو ئەو شوێنانەی کە پەیوەندی بە پارە و پولەوە هەیە کەس ناتوانێت نزیک بێتەوە لیان چونکە بڤەیە. شۆڕش لە سلێمانیەوە لەگەڵماندای فەرموو کاک شۆڕش. ئەم کاتتان باش زۆر سپاس دەکەین کاک شۆڕش فەرموو بەڵێ. سەرەتا دەستخۆشی بۆ بەرنامەکەتان. تەوەری بەرنامەکەتان ئەوەیە کە بۆچی چارەسەرکردنی کێشەکانی هاوڵاتیان دوا دەکەوێت ئاملین بۆ جێبەجێ ناکرێت. باش ئەمە خۆی لە خۆیدا زۆر ڕوون و ئاشکرایە بەڕاستی هەر تاکێکی هۆشمەند و هۆشیار لەم وڵاتەیە وەڵامی ئەو پرسیارە بەجددی ئەتوانێت دەستی بکەوێت و ڕاشی بگەێنێت. من پێم وایە حکوومەتێک دوو حیزبی دەسەڵاتدار کە بتوانن سەرۆکایەتی هەرێم تازە بکەنەوە بەبێ ئەوەی حساب بۆ یاسا بکەن بۆ قانون بکەن بۆ مافی هاوڵاتی بکەن کە مافی هاوڵاتی دوای 4 ساڵ بە دەنگدانی گشتی ئەم سەرۆکە بخەنەوە سەر کورسی یان کەسێکی تر بخەنەوە سەر کورسی. لەو کاتەدا تۆ سەرۆکێک بە زۆر ئەسەپێنە سەرۆکی حیزبێک ئەسەپێنە بەسەر تێگڕای کۆمەلگایەکی 5 ملیۆنیدا زۆر ئاساییە. تر بەچی چۆن ترسێت لە کێشەی هاوڵاتیان کە چارەسەری نەکات چۆن ترسێکی هەبێت ترسی نابێت. بەشداریکردنی کاک شۆڕش ڕامان لە هەولێرەوە سڵاو لەبێ فەرموو. کاک ڕامان سڵاو لێبێ ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی بۆ ئەوەی باشتر گوێمانە دەنگت بێ. زۆر سپاس دەکەین ئێوارەت باش کاک ڕامان فەرموو. کاکە بە نسبەت ئەو بابەتەی ئێوە لەسەری دەدەن خەڵکی کوردستان بەعام خەڵکە چینی دوو چینە بابن چینێکی باشە و چینێکی ماوناوەندە بەڵام ئەوەی ئەمە بمانێت چارەسەری بکەن بەو شێوازە و بۆ دەربڕینەوە بۆ بابەتە نابێ یانێ خەڵک ئێستا کە بە کۆی گشتی ژیان و گوزەرانی باشە ینی خەڵکەی کەم دەرامەتەیەوە لە هەموو کات ساتێکی ژیاندا هەر هەبووە. بەڵێ کاک ڕامان کاتی زیاتر دەدەینێ بۆ وەڵام دەنەوە. ئێمە مەبەستمان لەوە نییە کە کەسانێکن کەم دەرامەتن پێویستیان بە چارەسەرکردنی کێشەکان هەیە. ئێمە بەگشتی باس لە هەندێک پرس دەکەین کە بمانەوێت نەمانەوێت لە ئێستادا پێی دەوترێ قەیرانی سوتەمەنی قەیرانی دواکەوتنی پێشینەی هاوسەرگیری و خانوبەرە نەبوونی پارە لە هەندێک لە بانکەکاندا کە هەندێک کێشەی سیاسی وەک دەوترێت کاریگەری لەسەریان هەبوو. ئەم کێشانە تا ئێستا چارەسەر نەکراون بەڵام لە ئێستادا ئەوەی کە پرسی گەرم و بابەتی گەرمی ئێسای کوردستانە ماوەی سەرۆکاتی هەرێم و پەرلەمان ئەمانە لە بیر کراون بۆ چارەسەر نەکراون هۆکارەکەی چیەکە دواکەون چارەسەرکردنیان ئەمە تەوەرەکەیە خۆی لە خۆیدا شتێک چارەسەر دەکرێت بەڵام بەو قەیرانانە ئێستا کە دروست بە لەلایەنی ئۆپۆزیسیۆنەوە زیاتر قەیرانەکە قوڵتر دەبێتەوە مەسال نادەکە حکومت وەکو پلانی خۆی کار بکاتن لایەک دەستور دێتە گۆڕە لایەک هەڵبژارن دێتە گۆڕە لایەک قەیرانی دەرەوە دروست دەبێت ئەوانە خۆی لە خۆیدا هەموو کێشەن ینی سەرسەرەدارێکە لەناو یەکدا ئامۆز بووە ئەگەر تو لێکیان کەیتەوە کاتی دێ وەختی دێ بەڵام ئەگەر گرفتیت کە لەسەر ئەو سەرەداوە ئامۆزارە دروستیانی چت کرد هیچ ناکرێت کەواتە ئۆپۆزیسیۆن هیچ مەزانێکی حکوومەت نادات و خەڵک نادا کە بە ئارامی بشی خەڵک تووشی. سپاس بۆ کاک ڕامان. شێروان لە هەولێرەوە لەگەڵماندایە فەرموو کاک شێروان. ئەلو کاکە و کاتت باش. زۆر سپاس دەکەین کاک شێروان هەموو کاتێکت فەرموو. کە دەستخۆشتان لێ دەکەین لە ئەو بەرنامەی. سپاس دەکەین کاکە شێروان. بەڵێ فەرموو کاک شێروان. کاکە زۆر سەیرم پێ دەم دەکرد قسەی دەکات لە تەلەڤیزیۆن دەرێ وەڵڵا ئەوها وەزعەکەمان باشە و نازانم کاکە ئەوە لە باخەری خۆشی زی دەژمێری وەرە بزانە ئەو عالەمە چی بە ساعاتیە ئەو فەقیر و فەقراتە چی بە ساعاتیە تێدەگەی دومین یەک لە خۆمان ئەمن برایەکەم شەهید بوو لە ساڵی هەشتاوێک ئەوە ساڵەکە معاشیان بڕیا وەڵا تو کە شەهیدی ئەولایە یعنی ئەو شتە کەنجی ڕاستە ئەوە دومین هەزاران تشتی تکا بس عندك خلق دي بشار باري حكومتي ده اگر مستفيد نبي ليه بشار باري ده هناري كاكا
وهیوای سەرکەوتتان دەخوازم و زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک هێرش لە زاخۆوە لەگەڵماندایە. فەرموو کاک هێرش. مرحبا. مرحبا کاک هێرش فەرموو. دەستخۆشی باڕۆمەکەم. سپاس دەکەین کاک هێرش. کەس وەک جەنابی سەرۆکی نای ساحگمی و کەس بڵاخوا پێنگۆڤەوی نەهەڵەوێژێت. جەنابی سەرۆکی هەر بۆ میلەتی کوردیە باشە. پێوی دارم جەنابی سەرۆکی هەر بمینە ساخت. هەردەم بۆ میلەتی کوردیە ساخت بتەن. بەڵێ کاک هێرش. دەستخۆشی جەنابی سەرۆکی کەم ئەم میلەتی کورد پێکی نای هەمی کەین ئێک دەست. بەڵێ. سەبارەت بە تەوەرەکە گەر قسێکت هەبێ کاک هێرش بەڵێ. سەبارەت بە تەوەرەکە. بە تەوەرەکە کاکە گیانە هەر بە تەوەرەکە وەک کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کەس ناتوانێت داوا بگرێت. سپاس بۆ کاک هێرش لە زاخۆ دیارە قسەکانی تایبەت نەبوت بە تەوەرەکە. هەر لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەڕێزێک بە ناوی ڕیکاردۆ داسانتۆس نووسێتی پێویستە لە مزگەوتەکان پارە کۆ بکرێتەوە بۆ حکوومەت بۆ ئەوەی پێشینەکان بدات. دڵشاد کەریم نووسێتی هۆکاری دواکەوتنی پێداویستیەکانی هاوڵاتیان لە هەر وڵاتێکدا دەگەڕێتەوە بۆ دوو خەڵ. یەکەم دواکەوتووی ئەو وڵاتە و بێبەرنامەیی وڵاتەکە بەتابەتی وڵاتێکی وەک عێراق و کوردستان بەتابەتی کە یەکێکە لە وڵاتە دەوڵەمەندەکان لە جیهاندا. دووهەم گەندەڵی باڵی بەسەر وڵاتەکە زاڵ بێت کە لە وڵاتی ئێمەشدا هەردوو هۆکارەکە زۆر بە جوانی بەدی دەکرێن. پێشەوا لە کەرکووکەوە فەرموو کاک پێشەوە. ئەم کاتە باش کاک شوان زۆر سپاس دەکەین کاک پێشەوە هەموو کاتێکت باش. تەوەرەکەتان دەکەم قوربان وڵات بەنەسبەت تەوەرەکەتان حکوومەت بەڕاستی هەنێ شت دەکا بۆ ئەوەی بەڕاستی پرۆژەکان دوا بەخەوە یەک مەسەلەی هاوسەرگیریە مەسەلەی قەرزی پێشینەیە مەسەلەی پێشینەی خانوبەرێ ئەمانە هەموو حکومت خوای لەخوا ئەگەر بڵێ دەوڵەمەند نییە وەڵی پێم وایە لە هەموو ئیمارات وەکو کوردستان و عێراق دەوڵەمەند نییە لە ڕووی پارەوە لە ڕووی گومرکەوە لە ڕووی داهاتەوە بەڵام خۆیان هەمیشە دروست دەکەن یعنی ئەوانە فرامۆش دەکرێت ئەوانە ئەساسە بۆ ژیانی ڕۆژانەی ئەو خەڵکە فەقیر و هەژارەیە یعنی خەڵک چ گوناحێکی هەیە پێشینەی خانوبەرە هاوسەرگیری قەرزی وەچوت بۆچی قبول نەکرێت بەڵام خۆی تۆزی قەیران دروستەکە لەسەر مەسەلەی کوردستانە بۆی کە بڵێ وەڵا دەستمان نەگە ئەمانە هەمووی مبەڕێر نییە بەڕاستی خەڵکێکی هەژاریانی تر بەڕاستی کاک شوان دەیشێتە ئەو پەڕی یانی دەبێ حکوومەت فکرێک لە بەرنامە بکاتەوە. سپاس بۆ کاک پێشەوا لە کەرکووک. نەخشین عەبدوڵڵا نووسێتی چونکە حکوومەت زۆر فەقیرە بەدال دەڵێت ئەمە لەبەر هەندێک هۆکارە کە لە کوردستاندا سیستم نییە وە گەندەڵی و نەعەدالەتی زۆر لە داراییدا هەیە. شێخ محەممەد نووسێتی بەڕاستی پشتگیری لە داواکەی ئۆپۆزیسیۆن دەکەم کە پێشنیازیان کرده بوو پێشینەی هاوسەرگیری بکرێت بە 10 میلیۆن و سولفەی خانوو بکرێت بە 30 میلیۆن چونکە ئێستاش لەم هەرێمەی ئێمەدا کەسانێکان توانای هاوسەرگیری و دروستکردنی خانوویان نییە. دیارە ناوەکەی محەممەد سوارەیە لە کۆیەوە تێبینەکەی نردووە لە شارەزورەوە کاک عەبدولحەمید لەگەڵماندایە فەرموو کاک عەبدولحەمید. کاک عەبدولحەمید لە شارەزورەوە ئەگەر گوێت لێمانە ئەم کاتت باش زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش. برای بەڕێزم من هۆکاری ئەم حەزمەیە کە ئەم قەیرانەی کە لە کوردستانە دروست بووە هەموو یەک دەڕێنمەوە سەر ئۆپۆزیسیۆن و ئەم کەناڵانەی جەنابتان و هەنێک کەناڵی تر لە کوردستان. بەڵێ ئەمە دیارە باسێکین لێرە بۆی کێشە دروستکەین وایە کاک عەبدولحەمید؟ نای من ئیسام ینی من هەدەفی قسەکەمە وێزی ینی تێبگەن لێم. بەڵێ بەڵێ فەرموو. ئێوە تەنها ڕق و چینەی خەڵک بەتاڵەکەنەوە یعنی نایڵن وەکو تونس وەکو میسر وەکو وڵاتانی تر خەڵک پەنگ بخواتەوە و یەکجار هەفتێک شۆڕشێک ڕاپەڕینێک. ئەی چی بکەین کاک عەبدولحەمید باسی نەکەین لەگەڵەوە ڕاپەڕیندا تەنها کردووە بە ڕاگەیاندن خەڵک لە ماڵەدانی شێوەکو من لەسەر سەرینەکەیەوە قسەی خۆی کات و ئیتر هیچ لە دڵیان نامێنێ بەڵام ئێوە یعنی سەبەبی گەورەی ڕئیسی قەیران لە کوردستانە ئێوە یارمەتیدەری هەردوو پارتەکەن هەردوو پارتە دەسەڵاتدارەکەن نایەڵن کە خەڵک کە ڕاپەڕێ. کاک عەبدولحەمید من کاتی زیاتر دەدەمێ پێت وایە ڕاگەاندن دەبێت چی بکات دەبێت بەشدار بێ لە پرۆسی سیاسی و ئێمەش لێرەوە یان خۆمان کاندید کەین یان بین کێشەکان چارەسەرکن کە ئەرکی ئێمە نییە ئەوە ئەرکی ڕاگەاندنە کە بەس لە هەندێک شتکە و هەندێکشی شارەوە یاخود هەندێک کێشە هۆکارەکانی بخاتە ڕووە ئەرکی ڕاگەاندن نییە کە بێت ئەم کارانی کە جەناب دەڵێ بیکات. ڕاگەاندنەکان ئێوە یارمەتیدەرە بۆ ئەوەی کە باتەن خەڵک خۆی خاڵی بکاتەوە لەم ڕق و چینە و گەندەڵیە
ئەگەر بۆ لە تونس یا لە میسر یا لە لیبیا هەم کاشتی وە هەبووە لە دنیا لە تەلەڤیزۆن باشکرا قسە بە حکومەت و بە دەسەڵاتدار بکرێ شتی وان نەبوو بەڵام ئێوە بەرێتان جێح کردوتەوە و خەڵکتان گەوژاندووە خەڵکتان جێڵ کردووە نایڵم خەڵک بێتە سەرجات. سپاس بۆ کاک عەبدولحەمید لە شارە زۆرەوە ئێمە ئەگەر بڵێ قسە بە حکوومەت بڵێن ئەو ڕێگەیمان نەداوە بە کەس کە قسەوتن بێ بە هەر کەسێک نەکرد حکوومەت هەر کەسێک بێ لەم وڵاتە بەڵام ڕەخنەگرتن و خستنە ڕووی هەندێک کێشە ئەرکی ڕاگەیاندنە و فراهەمکردنی ئازادی لە بەرنمەیەکی ئاوادا ئەوە ئەرکێکی تری ڕاگەیاندنە کە ڕەنگە کاک عەبدولحەمید بەلایەوە گرنگ نەبێ بەڵام دەیان کەس ئەگە بڵێن سەدانیش لەم بەرنمەیەدا کە لە ماوەی ئەم 3 ساڵەدا پەیوەندیان کردووە باسییان لە هەندێک کێشە کردووە کە خۆیان هەندێک لە ناوەکانی شەگەر باسییان لێوە بکەین دووبارەن و ڕۆژانە لێرەوە قسەی خۆیان کردووە ڕەنگە مەشتێکی زۆر گرنگ بێ بۆ ئێوە کە قسەی لەسەکەم بڕێزان بەڵام کاک عەبدولحەمید کە تۆ بەلاتەوە گرنگنی ئەوە ڕای خۆتە بەڵام هیوادارم کەس بە ناوی کەسەوە قسە نەکە کە ئێمە کەسمان گەوجاندە بێ یاخۆ قسەیەکمان کرده بێ و ئەرکی ئێمە گەیاندنی ڕاستیەکانە و باسکردن لە ڕاستیەکان دەرخستنی ڕاستیەکان نەک ئەوەی کە مەبەستێکمان هەبێ لەوەی کە کەسێک ئاراستەکەین بە بەرامبەر بە هەر لایەنێکدا. بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەڕێزان ئەحمەد خان چاربوتی نووسێتی ئەو کێشانەی کە ڕوبەری هاوڵاتیان دەبنەوە دەسەڵات خۆی ئەو کێشانە بۆ هاوڵاتیان دروست دەکات چونکە نایەوێت هاوڵاتی لەم دیارە مەبەستی سوودمەند بێت لە هەندێک لە پرۆژەکان ئەگەر مەبەستەکەی وا بێت کاک ئەحمەد. بەڵێ پەیوەندیەکتر لەگەڵماندایە شادمان لە سلێمانیەوە سڵاو لێ بێفەرموو. ئەم کاتەوە باش زۆر سپاس دەکەین کاک شادمان. کاکە برا ئەرێ من پرسیارێکم هەیە. بەڵێ کاک شادمان. هەرچی تەلەفۆنەکە یان پەیوەندیەکە پێویست ناکە هەموو سەرەدایەک بێنێتەوە سەر بە حیزب پارتی. بەڵێ. یعنی هەر شتێک بێ یعنی بەرنامەکە لەسەر ئەو تەوەرەش نییە هەرچی ئەگەرێتەوە پارتی وا بێ پارتی وا بێ پێویست ناکە یعنی من ئەمەە پرسیارەم هەیە و تەواو. بەڵێ. بەڵێ کاک شادومان ئەگەر قسەیەکت ما بێ سپاس بۆ بەشداریکردنی کاک شادومان لە سلێمانیەوە. کاک ئیبراهیم لە هەولێرەوە فەرموو کاک ئیبراهیم. کاتتان باش. زۆر سپاس دەکەین کاک ئیبراهیم هەموو کاتێکت باش. بەنامەتانە دەکەم. زۆر سپاس من بۆ خۆم نازانم دەنگ بدەم بارێ پارتی بێچێتی لەولایان بناباردەم دەنگ بدەم وارێکە چەند چونکە ئێمە لە کوردستان هەتمان دەکرێتن ئەوە ئێمە پارت فۆرمان پڕ کردەوە لەبوو لە وەزارەتی ناوخۆ لەبوو پۆلیس دەسڵا وەزارەتی ناوخۆ لە بناوەکەم دەگرم هەرە ئەوە فرێم نادەنە بەرێ فۆرمی چی عارفی ئاخر ئەمە چۆن سۆڵ بگرینەوە حکومەتە چۆن سۆڵ بگرین بە پارتیان بەیەکێتی من یەک بخۆم مادەم کار مەسئولیتەوە سەرۆکیارم داوا لە بەلاک بکەین نامان بگەڕێنەوە بۆ پۆلیس ئەمن یەک بخۆم بەخوای دەنگ نەدەمەوە پارتی نەدەدەم بەیەکێتی دەنگ نادەم کەسێک چی ئەگەر دەنگیان پێ بدەم بنەعەبارم دۆستێکیان حەقی نەدەخۆن ئەوان لە قورآنەوە شەڕوی شەڕ دەکەن لەسەری دەکرا سپاس بۆ کاک ئیبراهیم لە هەولێرەوە ڕێبوار لە سلێمانیەوە فەرموو کاک ڕێبوار. ئەم کاتتان باش هەموو کاتێکت کاک ڕێبوار فەرموو. کاکە من پێم وایە ئەم حکوومەتە کۆمپانیایەکی گەورەیە ئیش بۆ دوو حیزبەکە ئێمە لاریمان لەوە نییە کە ئەم دوو حیزبە حکوومەتیان دروست کردووە بەڵام بەڕاستی دەچیان خسەتە بینەقاقای ئەم خەڵکە حکوومەتێک کە بانکەکانی پاریتیانە بێت حکوومەتێک کە چاوی هاوڵاتیەکانی دەربێت و هیچ قسەیەک نەکاو کەسیشی لەسەر عقوبە نەدرێت حکوومەتێک کە نەتوانێت دوو ماڵە هەژار دوو خەڵکێک لە قەیران نەجات بە یعنی نازانم ئەمە چی حکوومەتێک ئەم خەڵکی ئێمە دڵی چی بەم حکوومەتە خۆشە یعنی بەڕاستی پێشینەی هاوسەرگیری و خانوبەرە ئەمە چی منەتێکە کە یا بە خەڵکو دوای لی وەرەگرێتەوە جادەیە قیرەکە بە 50 کامێرە تەسویرێکە و لە 50 شوێنەوە پیشانمانەیە کە حکوومەت دەمەی کرد ئەی حکوومەت کەم شانەنەکە چییە یعنی ئیشی چییە من تێناگەم یعنی ئەم خەڵکی ئێمە تاکەی لەم شانە تێناگە ئەم خەڵکی ئێمە تاکەی لەوە زیاتر وشیار نابێت الحەمدولیلا ئیسە باشە لە چاو جارانە بەڵام بەڕاستی تر نازانم حکوومەتێک کە بەم شێوەیە بێ ئیسفادەکەی چییە ینی خەڵک سپاس بۆ کاک ڕێبوار لە سلێمانیەوە ئاواز خدر نووسێتی بەهۆی گەندەڵیەوەیە کە دوا دەکەون و دەستێوەردانی حەزبی لە کاروباری حکوومەتەوە
بەڕێزان وچانێک و بەردەوامی لەگەڵتان. دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لە تەکیەوە کاک دڵشاد لەگەڵماندایە. سڵاو لێبێ کاک دڵشاد فەرموو. زۆر سپاس دەکەین کاک دڵشاد. دەستخۆشی بەرنامە جوانتان لێکەم. زۆر سپاس. بەڕاستی تەوەریت جوانتان هەڵبژاردەوە کاک ڕشوان دەربارەی ئەوەی کە بانکەکان پارەی وشتیان نیە بەڕاستیەکەی ئەم حکومەتە ئەوەی ئیسە من وەسڵم لایە بە بەڵگەوە میلیۆنێک و 330,000 من نۆرماڵم بۆ هاتۆتەوە تەلەفۆن نۆرماڵی. ئەمە یەک. دوم ئەقارەکەش بڕایت هەبێ خۆیان وایەن لە وەزعەکە کردووە من یەکدوو جار چوومەتە سەر بانکەکان ئەو بانکانە کە ئەڵێ پارە کە ڕەتی دوان ئەوە بوو بەدەم جادای قازی محەممەد ماگەر لەبەرەوە خانەنشینی زۆرمان هەیە زیاد لە 4,000 خانەنشین وەزارەتی ناوخۆمان هەیە موتەیەکی ئەداتێ 300,000 بانکەکانیش بڕۆ گشتی دەفتەر دۆلاری تایە ناڵی تیا نییە بەڵام لە هەمان کاتە مەشروع ئەکرێت بۆ چەند کۆمپانیایەک ئەو کۆمپانیانە من خودی خۆم ئەیان ناسم تایە کە ئەو بەرپرسانە لی دەرەکرێت ئێتو توکارت بە ماڵی خەڵکەوە ئەکەی ئەو خەڵکەش ئەو مانگە چاوەڕێ ئەو موچەیەتی کە تو بیدەیتێ لە هەمان کاتە خێری پێ ناکرێت بەڕاستەکەی کاکشوان ئیتر ئەمەیە مۆزوعەکە بۆیە من لێرەوە داوایانێکە موچەی خان. سپاس بۆ کاک دڵشاد لە هەولێرەوە کاک ڕزگار لەگەڵماندایە. فەرموو کاک ڕزگار. باش کاکشوان. زۆر سپاس دەکەم کاک ڕزگار فەرموو بەڵێ. دەستخۆشی بەرنامە لی دەکەم. سپاس دەکەم کاک ڕزگار. ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی سپاس دەکەین کاکە ڕزگار. بەڵێ فەرموو. والله بەرزە تەوەری بەرنامەکەت. بەڵێ. بەڕاستی ئەو حکومەتەی ما یعنی جێلەو منەتە ڕاناگرێت کاکەجیان. ئەو حکومەتەی ما یعنی بەس حکومەتی دەوڵەمەندەکانە بەڕاستی. ئەو خەرچە فەقیرە ئەو خەرچە یعنی نیتی کرێتیە خۆشی بەسەری بووە یعنی هیچ حساب لە بۆ فەقیرەشی ناکە. ئەوانە یعنی مەسەلە شکردەیە دەرێ ئەوەی بە قسەشی نەمری بە گولەشی نەمری ئەوانە جیان لە قسە نییە یعنی قسەی وەرناگرن بە هیچ نەواشی. نفسی دەبزی ئەوی دێنی ئەوی دەبا هەر کەسە لەو خۆی کەس بە کەس نییە. تۆش یەکجاریش دادێ خۆدێ سکرێتی لەژێڕنە بۆ ماران یعنی شەریان بەخۆنی ئەوانە هیچ. يعني والله وبالله وتالله لا يكشف انا زوانا عرض بقول كل شيء بديد الزبيه وهيك كفر في هذا. زۆر سپاس بۆ کاک ڕزگار. سیروان لە هەولێرەوە فەرموو کاک سیروان. سڵاو بەڕێزم. سپاس دەکەین. سڵاو لێبێ کاک سیروان فەرموو. بەڕێز زۆر سپاس بەڕێزم منیش هەمێت ڕاخۆن ڕوورم ئەوەی کە دەڵێن باسی گۆڕانخوازی دەکەن بەڵام ئەوانە وەچی خوان نییە ئەوانە هاتوون گۆڕانکاری لە خواردنەکانمان بکەن لە پێی پیکەوە بدەنێنە بازارەوە ئەو شانەوە دادەنێت ئەمەکەی گۆڕانکاریە ئەمەکەی عەداڵەتە ئەمەکەی چۆن بخۆن دەڵێن ئەمە دێن گۆڕانکاری دەکەن ئەمە گۆڕانکاری نیە ئەمە ستەمەکە کە لەگەلی کورد دەکەن ئەمە هیوادارین یەک ئەوانە کە باسی سەر و بارزانین دەکەن باس سەر و بارزانەکە چونکە ئێوە ئەوانە کە مافەرقنانە هیوادارین ئەوڕخانانەی کە دەگرن لە جێگە خۆی. زۆر سپاس بۆ کاک سیروان لە هەولێرەوە لە سێ سادقەوە کاک محەممەد لەگەڵماندایە فەرموو کاک محەممەد. ئێوارەتان باش برام. ئێوارەت باش کاک محەممەد فەرموو. کاکەجان وڵای من پێم وایە ئەوانە لە بەرژەوەندی لە گەیش لە بەرژەوەندی حیزبایەتیەکەن لە بەرژەوەندی هاوڵاتی میلەت ئیش ناکەن. ئەو کێشانەی کە هاوڵاتی هەیەی بۆ نمونە لە دواکەوتنی عقال لە دواکەوتنی پێشینەکانی تری هاوسەرگیری عنی ساڵانە ئەمانە شتێکن دووبارەیە بنەوە ئەی بۆ بەرژەوەندی ئەی بۆ بودجێ حیزبەکانیان دوا ناکەوێت. یعنی خۆ دیارە شتەکە ئەڵێمان بە چاوەبینی بەدەست ئیشارەتی بۆکەی ئەوان بەس لەبەر هەر شتێ لە بەرژەوەندی حیزبی خۆیان بێت زوو بە زوو جێبەجێیەکەن هەر شتێ لە بەرژەوەندی میلەت. بەڵێ کاک محەممەد بەداخەوە پێندەکەی پشڕا شێرزاد کوردستانی نووسێتی بەرە زەنگەر حکوومەت بێوێت چارەسەری قەیرانەکان بکات ئەوە تاکە چارەسەر بۆ ئەم قەیرانە بنیادنانی حکوومەتی ئەلکترۆنیە و چاودێریکردنی لەلایەن کەسانی پسپۆڕ و کەسانی شیا و بۆ پرۆژە بەسوودەکان کە زۆرێک لە وڵاتان توانیویانە ئەو قەیرانانە تێپەڕێنن. عزیز لە خەباتەوە سڵاو لێبێ کاک عزیز فەرموو.
بەداخەوە پەیوەندەکەی کاک عەزیز بچرا. بەڕێزان هەر سەبارەت بە تەوەرەکە بنیامین یوسف مراد نووسێتی ئەمە هەمووی بێ بەرنامەیی حکوومەتە ئەگەر حکوومەت بە ملیارێک دۆلاری هەبێت و بەرنامە و پلانی نەبێت ناتوانێت کێشەکان لە کاتی خۆی چارەسەر بکات. حکوومەت پێویستە بەرنمەیەک بۆ خۆی دابنێت نەک پارە بخاتە گرفانی دوو حەزب و کێشەکانی خەڵکیش هیچ. میوان عەبدوڵڵا نووسێتی ئێستا ئێمە لە چوار چێوەی بارودۆخی زۆر نالەبارین، هەموو دراوسەکانی ئێمە نەیارن و کەسێک ناتوانێت جێگەی بارزانی بگرێتەوە چونکو بارزانی بۆ مافەکانی گەلی کورد دەگەڕێت نەک بۆ کورسیەک. ئەرکان قانونی نووسێتی چونکە هیچ سوودێکی بۆ ئەوان نییە، چونکە ئەوان لە خۆیان نابینن سلفە و شتی وا وەرگرن بەڵکو هەر پێویستیان پێی نییە. کاک سەلیم لە قەڵاتزێوە فەرموو کاک سەلیم. ئەم کاتت باش. زۆر سپاس دەکەین کاک سەلیم، هەموو کاتێکت باش. بەڵێ لە پرسی بەرنامەکە لە یەکەم بەڕاستی تەوەرێکی باش هەڵبژاردووە. سپاس دەکەین کاک سەلیم. تەوەرەکەشتەوە بەڵێ من وەکو گەنجێکی ئەم شارە ئەڵێم والله خوا دەیزانی من لەسەر هەژاری وازم لە خوێندنەوە. بەسە تاکەی تەخوا تاکەی بۆ ئەدەم ملەتاکەن باسی حەقاریەکەن و سلفەی زەواتەکەن کاتیتان بۆ ملەتە کردووە کاکە واز بێنن بڕۆن یەکەمان بەردەن. بەڵێ کاک سەلیم چیتان کردووە بەس من ئێمە ئەومان کردووە بەس خەریشی دەزین و مافی خۆڵەکان هەموو خوا داوە والله سەد خۆڵگامان بە سەدام حوسێن باوکم باز لە سەدام حوسێن ئەکەکەی وا بوو والله یەتاوەکو موفی ڕشاشی ساتووە لە سەدامە بەسە تاکەوان بەدەکەن هیوادارم داوار خەڵکێکم تاسە سندوقی دەنگدان ویژدان ئەو دەنگە ئەمنێ. بەڵێ سپاس بۆ کاک سەلیم لە قەڵاتزێوە. شۆڕش لە سلێمانیەوە فەرموو کاک شۆڕش. کاتت باش. زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش کاک شۆڕش فەرموو. کاک شوانجان وەڵی من یەک پێشنیارم هەیە، من ئەگەر ئەمەیە ئەمڕۆ قسە لەسەر دەسەڵات و معارەزە بکرێت. بەڵێ فەرموو. ئەو برادرانەی کە ئێستا لە معارەزەن کاتی خۆی هەمووی لە دەسەڵات بوون، هەمووی وەزیر بوون، هەمووی ئەندام پەرلەمان بوون، هەمووی کەسێک نەبوون ئیسراتی تازە بێ و خەڵک نیان ناسێ بڵێن ئەمانە ئەگەر بێنە سەر حکم هیچ بۆ خەڵکەکەن. هەر ئەو برادرانە هەموویانە ناسین ئیتر لە بەڕێز کاک نەوشیران و تا خوار و هەموویان لە دەسەڵات بوون و جێگری سکرتێری گشتی بۆ کاک نەوشیران دەسەڵاتی دووەم بووە. من پێم وایە ئەگەر ڕخنە لە دەسەڵات بگیرێ ئەگەر معارەزەیەکە بێ پڕکردن بۆشایی دەسەڵات پڕکاتەوە وەڵی من بۆ خۆم ئێستا ڕەنگە لە ئەنگری دەسەڵات بم بەڵام ڕەنگە بانی دەنگیان ببێ. بەڵام چاوەڕوانی ئەوە ناکەم ئەمانی دەسەڵات بگرنە دەست لەمان باشتر بن. سپاس بۆ کاک شۆڕش لە سلێمانیەوە. لە سەید سادقەوە کاک سەرکەوت لەگەڵماندایە فەرموو کاک سەرکەوت. کاتێک باش کاک شوان. زۆر سپاس دەکەین کاک سەرکەوت فەرموو. بەڵێ زەحمە نەبێت تۆزێ لەمە پێش کاک شۆڕش قسەی کرد لە سلێمانیەوە. بەڵێ کاک سەرکەوت تکایە ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی بە باشی گوێمان لە دەنگت نییە ئەوە بەسەر چاو کردی چاوت خۆش بێ فەرموو. بەڵێ کاک شۆڕش قسەی جوانی کرد منیش لەگەڵ ڕێگانی کاک شۆڕشان قسەیەکی جوانی کرد منیش وەکو لایەنێکی پارتی ئێمەش دەنگەین بە پارتی چونکە لە ئەنگری پارتی تا ئێستا زۆر بووە وەلەوە ناچێکەمش بێ مەگەر لە ئەنگرەکانی گۆڕان کەمتر بێ ڕزاکەین تۆزنەوە پێش زەمانێ قسەی کردوتی لە سلێمانیا پیاوی تیا نییە باشە بەڕێستان ناتوان ئەندام پەرلەمانێکی گۆڕان بۆ چۆن ئەبێ ئێوە بتوانن دێڵن لەسەر کەناڵەکەتانە و قسانە بکرێت باشە مەزارە هەر کەسێ ئەوەی کرد تکایە داخەنەوە. بەڵێ سپاس بۆ کاک سەرکەوت لە سەید سادقەوە. لە زاخۆوە کاک مەجید لەگەڵماندایە فەرموو کاک مەجید. جوانی باشی. سپاس دەکەین کاک مەجید. دەستخۆشی تەوەرێتە جوانەکەم. سپاس دەکەین بەڵێ فەرموو. سەبارەت تەوەرێتە حکومەت هەریما کوردستانی gelek tiştê başê kirine berê xwedê qutabxana, berê xwedê müsteşfa, berê xwedê rêkabana, berê xwedê zankuwa, berê xwedê kesebata xelkê, jiyana xelkê gelek pêş ve çûna dîte. Çêna bitem rast bînin
بكن صفر حكومة هرما كردستان بو جيبو هرما كردستان بو خلقي هرما كردستان صرفت كد بەڵێ کاک مەجید تکایە کاک مەجید ئێمە باس لە هەندێک پرۆژە ناکەین کە کراوە یان نەکراوە باس لە هەندێک پرس دەکەین کە پەیوەستن بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان ڕاگررتنی پێشینەی خانوبەرە و هەوسەرگیری تا ئێستا هەندێک کێشەی تر وەک قەیرانی سوتەمەنی ئەمە مەبەستمان لەمانەیە کە تا ئێستا چارەسەر نەکراوە همین کسر که زنگین فقیر تو دست آویتی لما بارگیران از مازن چی بیشتر حکمت زنگین فقیر همین تو دست آویتی جل زحمت بیاتی که ناستم درگو میلیون دلار ها چوس تلتوا قاریه ورگیر نه اوجه دی دست چوخ گرد نظام حکمت هرما کردن نظام فقیران زنگینه بەڵێ سپاس بۆ کاک مەجید لە زاخۆوە ئازاد لە دوهۆکەوە لەگەڵماندا فەرموو کاک ئازاد الو برات چاوانێت باشێ زۆر سپاس دەکەین کاک ئازاد برات ez خوشیە تەوارێتە دکەم سپاس دەکەم کاک ئازاد سەبارەژێک تەوارێدە ڕاستی تجارەتێ بەمژیرە برا حکومەتە هەردوو حیزب تجارەتێ بەمژیلە بێچاوە ساچێبن پاران ماڵت خۆ وەرگرن و تشتێکی بۆ خەرکێ ناکەن باش دەست شێر بەرنامەتە دکەم دووبارە سوباس سپاس بۆ کاک ئازاد لە دوهۆکەوە هاوکار کۆیی نووسوێتی هەموو حەزبەکان خۆیان قەیرانن خۆیان ناتوان قەیرانی خۆیان چارەسەر بکەن جا قەیرانی وڵاتێک بە حەزبی حکومڕان و ئۆپۆزیۆنیش کەس خەمی ملەتی نییە قەیرانی ئێمە میسر و محەممەد مورسیە کە دووشەوە تیڤەکانیان پڕ کردووە سەیرە قەیرانی بنزین و پارەی هاوسەرگیری بۆتە قەیرانی محەممەد مورسی باوکی ڕامان لە هەولێرەوە لەگەڵماندا سڵاو لێ بێ باوکی ڕامان فەرموو بەداخەوە دیارە نەماتوانی وەریگرین سوارە لە سلێمانی کاک سوارە لە سلێمانیەوە زۆر سپاس کاک سوارە زەحمەت نەبێ وڵی نازانم ئەو خەڵکە خۆی تێکداوە یەکێ لایەنگریەوە بپرسێنەوە یەکێ لایەنگری دەسەڵاتەوە بەڕاستی بووە بە دوو بەشەوە ئەوەی مەعاشخۆرە و ئەوەی کە بۆی سەرفەکرێت و ئەوەی کە ئەیخوا لایەنگری دەسەڵات ئەوەی کە داماوە و ئەوەی کە هەری بینن بەبەر چاویوانە و چاوی زەقەیە ئەوە ئۆپۆزیسیۆن ئەتەمە پێویست ناکە ئەم وای وتو ئەو وای وتو ئەوەی مەسڵحەتەکەی لەگەڵایەتی دەسەڵاتەوە بۆی مەعاشەکەی نەبڕێ حەیە لە فێلەوە مەعاشی هەیە کابرا منش بم ئەڵەم کاکە ئەمانە هەمویان وان و مەلایکەتن و ئەمانە لە ژیانیانە غەڵەتیان نەبووە ئیمڕۆ بۆ بە دوو بەشەوە تی پێویست ناکەم بڵێ وای و تۆم پیاوای ئەو قسەی کرد و ئەمە ڕاستیەکەیەتی هیوادارم خەڵک چاواشەکانی نەکە ئیمڕۆ خەڵک عاقڵەوە زانێ بەسیترین شت لە دووەک زاقە ڕووبە تۆ لە سلێمانی زانیەوە دێ چاوانەوە لێ ڕووبە لێ سپاس بۆ کاک سوارە لە سلێمانیەوە کە دوا پەیوەندیمان بوو زانانەجم دەڵێت چونکە کێشەکانی خەڵک زۆرن بۆیە زۆر جار دوا دەکەون چارەسەریان ناکرێ بەڵام نابێت ئەوە لە بیر بکەین کە حکوومەتی هێرێم کاری چاکی بۆ خەڵک کردووە سۆران خەباتی دەڵێت تاکەی سەرۆکی هێرێم کورسی جێ ناهێڵێت کە لە کوردستان گەشت بێتە ئەم ڕادەیە کە خەڵکی خۆزگە بە سەدام حوسێن بخوازێت هەروەها ئەردەڵان ڕەفیق دەڵێت لەبەر ئەوەی حەزب هەموو داهاتی کە هەیەی بۆ بەرجەوەندی خۆی بەکاری دەهێنێت بۆیە دوا دەکەون ئەوەندەی کە دەدرێت بۆ چاوکێرکردنی خەڵکە ئەگینا ئەوەندەشیان دەبڕی بەڕێزان تاس بێن ئێرشاد و بەختەوەر بن ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم علاقاتك هنا يعني باشور بقلب فاتي علاقاتك براسين